پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێت خۆشەویستان. خودای گەورە مرۆڤ و بوونەوەری بۆ پەرستنی دروست کردووە و پێغەمبەری بۆ ناردن بۆ ئەوەی فێرکاری ئاین و ژیانیان بۆ ڕوون بکاتەوە. وەک کاتێک مرۆڤەکان پێغەمبەرەکانیان بە درۆ دەخستەوە، خودای گەورە موعجیزەی سەر و سروشتی بە پێغەمبەرەکانی بەخشی کە هیچ بوارێک بۆ گومان ناهێڵێتەوە کە دەیسەلمێنێت پێغەمبەرن و لەلایەن خودای گەورەوە نێردراون. بەداخەوە زۆرێک لە موسڵمانانی ئەمڕۆ بێ ئاگان لە موعجیزەی زۆرێک لە پێغەمبەران. بۆیە لەم ڤیدیۆیەدا باسی موعجیزەی هەموو پێغەمبەرێکتان بۆ دەکەین لە ئادەمەوە تا پێغەمبەرمان موحەممەد درودی خودای لەسەر بێت. هەر یەکێک لە پێغەمبەرەکانی خودای گەورە موعجیزەیەکی ناوازەی هەیە کە بە ڕێژەی گەلەکەی و کاتەکەی تەرخان کراوە. ئێمە لە یەکەم پێغەمبەرەوە دەست پێ دەکەین کە مرۆڤایەتی ناسیوە، ئەویش ئادەمە سەلامی خودای لەسەر بێ کە خۆی لە خۆیدا موعجیزەیە. خودای گەورە بەدەستی خۆی لەگەڵ دروستی کردووە، زانستەکانی دنیا و ناوی هەموو شت و بوونەوەرەکانی فێر کردووە و یەکەم مرۆڤی سەرزەوی بووە. سەبارەت بە موعجیزەی دووەم، خودای گەورە حەوای لە پەراسوەکانی دروست کرد و کاتێک کە مرد فریشتەکان بە دەستەکانیان شۆردیان و پەردەیان پۆشی و ناشتیان. ئیدریس پێغەمبەری خوددا. موعجیزەی ئیدریس سەلامی خوای لێبێت ئەوە بوو کە خودای گەورە فێری نووسینی کرد و یەکەم مرۆڤ بوو کە بە قەڵەم شتی نووسی و قسە و زمانەکانی کرد بە نووسین. هەروەها چەندین موعجیزەی دیکەشی هەیە، چونکە یەکەم بەرگ دوورە لە مرۆڤایەتیدا. هەروەها یەکەم کەسە کە لە کاتی گەشتکردن و ڕۆشتندا فێری دەرخستنی شوێنی ئەستێرەکانە. پێغەمبەری خوددا نوح سەلامی خوای لەسەر بێت خاوەنی زیاتر لە یەک موعجیزەیە، بەڵام بەناو بانگترینیان تەقینەوەی ئەو فڕنەیە کە لە ماڵەکەیدا بووە. ئەو فڕنەی کەنانی لەسەر دروست دەکرد خودای گەورە ئاوی لە هەموو شوێنێکەوە دەرکرد. ئەمەش بەڵگە بوو بۆ هاتنی سزا بۆ گەلەکەی. و دووەم موعجیزەی ئەو کەشتیە گەورەیە بوو کە دروستی کرد کە ئیمانداران سواری بوون و جووتێک لە هەموو ئاژەڵەکانیان لەسەر کرد. پێغەمبەری خوددا هود سەلامی خوای لێبێت خودای گەورە ناردی بۆ لای نەتەوەیەک کە یەکێک بوون لە سەرسەختترین نادات پەروەرەکانی سەرزەوی کە ئەوانیش نەتەوەی عادن. و موعجیزەکەی ئەم پەیامبەرە ئەوە بوو کە تەحەدای هەموو گەلەکەی کرد بۆ ئەوەی زیانی پێ بگەێنن و ئەوان نەیانتوانی ئەو کارە بکەن. کاتێک هیوایان لە باوەڕەکەیان لەدەستدا، خودای گەورە بایەکی بەهێزی بۆ ناردن کە هەمویانی لە ناو بردو لە ڕێگەوە هەڵکێشران. پێغەمبەری خوددا ساڵح سەلامی خوای لێبێت موعجیزەکەی ئەوە بوو کە لە نێو بەردەکانەوە وشترێکی مێینەی بۆ گەلەکەی دروست کرد. وشترە مێینەکەی لە شاخەکەوە بەردێکی بڕی و لی دەرچوو و کاتێک نەتەوەکەی هەڵسان وشترەکەیان کوشت، پێغەمبەر ساڵح ئاگاداری کردنەوە کە دوای 3 ڕۆژ خودای گەورە سزاتان دەدا لەسەر کردەوەکەتان. و بەڕاستیش دوای 3 ڕۆژ خودای گەورە دەنگێکی بۆ نەرن کە هەمویانی لەناو برد. پێغەمبەر لووت سەلامی خوای لێبێت موعجیزەکەی ئەوەیە کە خودای گەورە چاوی هەموو گەلەکەی کوێر کرد کاتێک داوای میوانە بەڕێزەکانیان لە پەیامبەر لووت کرد بۆ ئەوەی کاری نەشیاویان لەگەڵدا ئەنجام بدەن. پاشان زەوی بە سەرسەریاندا سوڕاند وەک سزایەک بۆ ئەنجامدانی کاری قێزەون و ناشرین. پێغەمبەری خوددا ئیبراهیم سەلامی خوای لێبێت موعجیزەکەی ئەم پەیامبەرە ئەوە بوو کە لە ئاگر ڕزگاری بوو بەبێ ئەوەی زیانی پێ بگات، ئەویش دوای ئەوەی کە گەلەکەی فڕیاندایە ناو ئاگرێکەوە بۆ ئەوەی لە ناوی بدەن. خودای گەورەش لە نێو ئاگرەکە ڕزگاری کرد بەبێ ئەوەی هیچ زیانێکی پێ بگات. و موعجیزەی دووەمی زیندووکردنەوەی باڵندەکانە. جارێکیان ئەم پەیامبەرە 4 باڵندەی سەربڕی و لەسەر لووتکەی چیایەک لاشەی هەمویانی دانا و داوای لە خوددا کرد کە پیشانی بدات چۆن مردوو زیندوو دەکرێتەوە. ئەویش بۆ ئەوەی باوەڕی بە تواناکانی خودای گەورە بەهێزتر ببێت.
خودەی گەورەش بەدەم داواکاریەکەیەوە هات و ڕۆحی گەڕاندەوە بۆ لاشی هەموو باڵندەکان و دەستیان بە فڕین کردەوە. پەیامبەر ئیسماعیل سەلامی خودای لێبێت موعجیزەکەی ئەم پەیامبەرە بریتی بوو لە هەڵقوڵاندنی ئاوی زەمزەم لە زەویەوە. ئەویش ئەو کاتێک کە منداڵێکی ون بوو لەگەڵ دایکی بە ناوی هەجەر و بەو منداڵیە دەستی کرد بە گریان و پێیەکانی بەرزەوی دەدا تا کانیەکی زەمزەمی لێ هەڵهات و سەبارەت بە موعجیزەیەکی تری ئەو بوو کە خودای گەورە لە مردن ڕزگاری کرد. کاتێک ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت بەنیازی کوشتنی بوو. خودای گەورە وای لە خەنجەرەکەی دەستی کرد کە بێزیان بێت و توانای بڕینی هیچ شتێکی نەمێنێت. پێغەمبەری خوددا ئیسحاق سەلامی خوای لەسەر بێت خودای گەورە لە دایکبوونی ئەم پەیامبەری کردە موعجیزەیەک لە خۆیدا. خودای گەورە وای لە دایکی ئەم پەیامبەرە کرد لە تەمەنێکی زۆر گەورەدا کە بە تەمەنی پیربوون هەژمار دەکرێت دوو گیان بێت بەم پەیامبەرە کە ئەمەش خۆی لە خۆیدا موعجیزەیە. پەیامبەر یعقوب سەلامی خودای لەسەر بێت موعجیزەکەی ئەوە بوو کە هەردوو چاوی بۆ گەڕایەوە پاش ئەوەی کە لە دەستیدا بوو. ئەویش بە هۆکاری زۆر خەمباربوونی بە جیابوونەوەی یوسفی کوڕی. پەیامبەر یوسف سەلامی خوای لێبێت موعجیزەی ئەم پەیامبەرە ئەوە بوو کە توانای شیکارکردنی فەرموودە و تەفسیری خەونەکانی هەبوو کە ئەمەش بووە هۆکاری ئەوەی لە زیندان دەربهێنرێت و ببێتە خۆشەویستترین لە میسردا. پەیامبەر ئەیوب سەلامی خوای لێبێت ئەم پەیامبەرە تووشی نەخۆشیەکی زۆر مەترسیدار بوو لە پێستیدا. موعجیزەکەی ئەوە بوو کە خودای گەورە سەبووریەکی مەزنی پێدا و شیفەی نەخۆشیەکەی پێبەخشی. خودای گەورە فەرمانی پێکرد پێیەکانی بە زەویدا بدات پاشان ئاوێک لە زەویەوە هەڵقوڵا. خودای گەورە فەرمانی پێکرد کە لەو ئاوە خۆی بشوات. پەیامبەر ئەیوبش خۆی شۆرد و تاقیکردنەوەکەی کرد و لە هەمان ساتدا لە نەخۆشیەکەشی چارەسەر بوو. موعجیزەی پەیامبەر شوعەیب سەلامی خوای لێبێت کە ئەویش بریتی بوو لە سزادانی گەلەکەی. ئەویش دوای ئەوەی زیانیان بە پەیامبەر گەیاند و دژایەتیان کرد. خودای گەورەش گەرمیەکی توندی بەسەریاندا نارد و هەورێکی بۆ ناردن کە پریشکی ئاگری بۆیان فڕێدەدا. سەبارەت بە پێغەمبەری خوددا موسا سەلامی خوای لێبێت ئەو خاوەنی زۆرترین ژمارەی موعجیزەیە لە نێو پێغەمبەرەکاندا. یەکەمیان دارەکەیەتی کە کاتێک فڕی دەدا دەگۆڕێت بۆ مار و لە بەردەم فیرعەون و گەلەکەیدا لەگەڵ ماری سیحربازەکان کۆ دەبێتەوە. و موعجیزەی دووەمی ئەوەیە کە دەستی لە گیرفانی دەرهێنا و وەک تیشکی خۆر سپی و بریقەدار بوو. و کاتێک فیرعەون بە دوای خۆی و باوەڕداران کەوتبوو بە دارەکەی لە دەریاکەیدا و دابەشی کرد بۆ دوو پارچە کە خۆی و ئیمانداران بە نێویدا تێپەڕین و فیرعەون و سەربازەکانی لە نێویدا خنکان و خاوەنی چەندین موعجیزەی تریشە وەک قسەکردنی لەگەڵ خودای گەورە و چەندانی تریش. پێغەمبەر یونس سەلامی خودای لێبێت موعجیزەکەی ئەم پەیامبەرە ئەوە بوو کە خودای گەورە بەبێ ئەوەی هیچ ئازارێکی پێبگەێنێت لە سکی نەهەنگ ڕزگاری کرد. پێغەمبەر داود سەلامی خودای لێبێت موعجیزەکەی ئەم پەیامبەرە بریتی بوو لە کوشتنی جاڵوتی بەهێز کە سەرڕای بچووکی قەبارەکەی و هێزەکەی خودای گەورە توانای کوشتنی جاڵوتی زەبەلاح و ستەمکاری پێبەخشی و ئەویش لە ڕێگەی بەردێکی بچووک کە هاویشتی بۆ نێوان چاوەکانی و وای لێکرد بە مردووی بکەوێت. پێغەمبەر سولەیمان سەلامی خودای لێبێت یەکێکە لە گەورەترین پەیامبەرەکان و خاوەنی موعجیزەی زۆرە. بەناوبانگترین موعجیزەکانیشی قسەکردنە لەگەڵ ئاژەڵەکان و تێگەیشتن لە زمانەکانیان و خودای گەورە جنۆکە و بایەکان دەخاتە ژێردەستی و توانای فەرمانکردنی دەبێت بەسەریاندا. پێغەمبەر ئیلیاس سەلامی خوای لێبێت موعجیزەی ئەم پەیامبەرە ئەوە بوو کە بارانی لە گەلەکەی ڕاگرت تا بەرهەمەکانیان لە ناو دەستن و ئاژەڵەکان دەمرن. پێغەمبەر زەکەریا سەلامی خوای لێبێت موعجیزەکەی ئەوە بوو کە خودای گەورە یەحیای کوڕی پێبەخشی سەرڕای ئەوەی کە پیر بوو و تەمەنیشی گەورە بوو و سەرڕای ئەوەی کە هاوسەرەکەشی نەزۆک بوو. پێغەمبەر عیسا سەلامی خوای لێبێت کە خاوەنی ژمارەیەکی زۆری موعجیزەیە و یەکەم موعجیزە لە دایکبوونی خۆی بوو کە بەبێ هەبوونی باوک لە دایک بوو و تەنها خاوەنی دایکێک بوو کە بەبێ بوونی هیچ هاوسەرێک دووگیان بوو بە پەیامبەر عیسا. هەروەها لە شانەدا قسەی دەکرد و کەسی مردووی زیندوو دەکردەوە و کەسی نابینا و توشبوو بە نەخۆشی چاک دەکردەوە. و دوام موعجیزەی ئەوە بوو کە خودای گەورە لە ژێر دەستی گەلەکەی ڕزگاری کرد کاتێک ویستیان بیکوژن و خوددا پاراستی و بەرزی کردەوە بۆ لای خۆی. پێغەمبەرمان موحەممەد درودی خودای لەسەر بێت مۆری پێغەمبەران و نێردراوانە
و خاوەنی چەندین معجیزەی سەرسوڕهێنەرە. گەورەترینیان گەشتەکەی بوو بۆ ئاسمان لە شێوی ئیسرا و میعراجدا. هەروەها کافرانی ئەو سەردەمە داوایان لێکرد کە بۆیان بسەلمێنێت کە ئەو نێردراوی خودای گەورەیە و معجیزەشیان پیشان بدات. پێغەمبەرمان درودی خودای لەسەر بێ معجیزەی پێیان نیشاندا و ئەو مانگی ئاسمانی دابش کرد بۆ دوولەت و دواتر یەکیان گرتەوە. هەروەها معجیزەیەکی تری دەرچوونی کانیاوی ئاوە لە نێوان پەنجەکانی و گەورەترین معجیزەشی بە درێژای مێژوو قورئانی بەرز و پیرۆزە. ئایا ئەو معجیزانە کامانن کە بەڕێزت لێی بێ ئاگا بووی؟ لە کۆمنت بۆمانی بنووسە. بەم زۆرەش گەیشتنە کۆتایی ڤیدۆکەی ئەمڕۆمان. هیوادارم ڤیدۆکە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت. ئەگەر ڤیدۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایپی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایپەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی یەک مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.